بڕۆنەوە شوێنەکانی خۆتان. کاک زیکری کاک شەمۆڵ فەرموون. دەست بە دانیشتنەکەمانەکەینەوە. بەڕێز سەرۆکی لیژنەی دارایی ڕوونکردنەوەیکی هەیە با فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە دانانی مادەی 15 لە دەرەنجامی ئەو کۆبوونەوەی لیژنەی دارایی لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بووە کە بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و ئەم وەزیری بەڕێزانەی کە لێرەن لەوێ ئامادە بوون. ئێمە دیارە بە کاتێک خۆمان ئامادە کرد بۆ کۆبوونەوەکە لەسەر 4 پێشنیار ڕێککەوتین کە بە کۆی دەنگی لیژنەی دارایی ئەم 4 پێشنیارە بۆ ئەنجومەنی وەزیران بکەین. هیچێک لەوانەوە بوو کە ئەو بڕەپارەی لە جێبەجێکردنی ئەم یاسایە گەڕێتەوە بۆ حکوومەت خانشینی کەمترین پارەکانی خانشینەوەی کەمترین پارەی هەیە لە ڕێگەی ئەم پارەیە بکرێ بە 400,000 دینار و هەروەها مەسەلەی ئەم لە جێبەجێکردنی ئەم پرۆژە ناکرێ. حکوومەتی هەرێمی کوردستان قسەیەکی لەسەر مەسەلەی پاشکەوتی موچە نەبێت کە هەر ئەو پێشنیارەشمان ئێمە خۆمان کرد کە ئەو ئەژمێرە بکرێتەوە بۆ هەموو موچەخۆران. یەکێکی تر لەو پێشنیارانەی کردمان کە 3 مانگ جارێک ئەنجومەنی وەزیران لە جێبەجێکردنی ئەم پرۆژە ئەم یاسایە 3 مانگ جارێک راپۆرت بداتە پەرلەمانی کوردستان و خاڵی چوارەمیشەوەی هەموو بیرمانەکە لەسەر مەسەلەی زیندانیانی سیاسی و منحەکانی زیندانی سیاسیان و ئێمە ئەمە بۆ دوای نیوەڕۆکەی ئەو بەڕێزانەی کە لێرە ئامادەن لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتنە ئێرە لێرە خۆمان لەسەر سێغەی ئەم مادەیە ڕێککەوتین لە ڕاستیە. ئەوەی کە پێویستەکە ئێستا لێرە باسی کەین ئەم لە سێغەکە منەمەوێت یان بەڕێز وەزیری داراییان بەڕێز دکتۆر ئامانج ڕوونکردنەوە با بە برادەرەکان بۆی بەرچاو ڕوونتر بێوەگۆی لە پرسیارەکانە دەرکەوتن بە تایبەتی شایستەی دارایی خەج نەکراوەکان کە ئێمە ڕۆژە قسە لەسەر پاشکەوتی موچەکرا چەند مبەڕێک هەبوو بۆی ناوی پاشکەوتی موچە نێنرێ بەڵام لە ئەدەبیاتی وەزارەتی داراییە پاشەکەوتی موچە ناوێک چکەی هەیە بڕیاروا بۆ ئەمە لە سیاقەکە دابنرێت ڕوونکردنەوەمان بدەنێ لەسەرەوە. خاڵێککە کە بەلای منەوە زۆر گرنگە ئەو مۆزوعی پاشەکەوتی موچە کە لێرە دانراوە بۆتە یاسایەک دیارە پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستان بە یاسان نەکراوە بە ڕێنمایی و تعلیماتی حکوومەت کراوە. ئێستا لێرە بەم یاسایە حکوومەت مولزەمە بێت بەوەی کە ئەو خرج نەکراوانە گەرمە بەستەکە لی دوای ڕوونکردنەوەکە پاشکەوتی موچە بێ قەرارێکی باشە کە ئیتر حکوومەت مولزەمە بەوەی کە ئەو پارانە بداتەوە. مەسەلەی ئەوەی کە کاتە خاڵی دووەمەکە بڵێن ئەو پگەڕانەوەی ئەو پارە و بۆ سەرخستنیەوە بە دڵنیاییەوە ئاگادارە بین لەوەی کە حکوومەت چۆنەوە ئاگەڕێتەوە کاتە وەزارەتی دارایی بەڕێز بەرچاویان ڕوو نەبێت چەند پارە ئاگەڕێتەوە بۆ حکوومەت ئەبێ ئەمە جێبەجێ بکرێت و زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران بەڕێز مادەکە بخۆین؟ نانا ئەوەی تەوزیحێکمان ئەدەنێ لەسەر مادەی 15 ئەگەر قسەیەکیان هەیە. بەڕێز سەرۆکی پەرلەمان من هەنێ سەرەتا بەوە دەست پێکەم دوای ئەو هەنێ ڕوونکردنەوەتان بۆ هەر بۆ زانیاری بۆ باسەکەم. یەکەم شت ئەم مادەیە لە دەرەنجامی 3 کۆبوونەوە دروست بووە لەگەڵ دوجنەی مالی پەرلەمانی کوردستان. جارێکیان ئێمە وەکو حکوومەت لەگەڵیان دانیشتوین بێجگە لە سەرۆکی ئەنجومەن، جارێکیان بە حزوری سەرۆکی ئەنجومەن و جێگری سەرۆکی ئەنجومەن، جاری سێم جارێکی ئێمە هاتین و لە پەرلەمان لێرە دانیشتین و قسەمان کردو لەسەر ئەم سیغەیە ئیتیفاقمان کرد کە ئەمە سیغەی نهائیە بە نیسبەتی حکوومەتەوە و ئێمە ئەمەمان بردەوە بۆ ئەنجومەنی وەزیران لە بڕیای لە کۆبوونەوەی ڕۆژی چوارشەمەی ئەنجومەنی وەزیرانە بڕیاری لەسەردا لەبەرەوە ئێمە وەکو حکوومەت دوای بڕیاری ئەنجومەنی وەزیران بە کۆی دەنگ ئێمە وەکو ئەم هەیئەتە مافی گۆڕین یا دەستکاری یا ئیزافە نوقسانیکردنیمان نییە.
و بڕیاری ئەنجومەنە و قەراری پێدەرچووە. هەنێ شت هەیە ئێمە لەبەر داوای پەرلەمان قبولمان کردووە، کردنەوەی ئەو ئەژمێرە بە نمونە مبرری داواکردنەکەی پەرلەمانی کوردستان ئێمە لامان مخالفی قانون و نامەنطقی نەبوو لەبەرەوە قبولمان کرد، بەڵام بۆ تەئکیدی زیاتر بوو لەوەی کە حکوومەت ملتەزیمە بەو شایستەدارایانەی کە سخەرج نەکراوە کە وا باوە لە ناو کوردەواریە کە داوێن ناو پاشەکەوتی موچە لەسەر بۆچی چونکە ئێمە لە خەزیێنە هەموو مۆزەفێک لە خەزیێنە چەند پارەی لە لای حکوومەتە کە ئێمە شایستەدارەکانی پێڵی تەسجیل کراوە لە 2016 لەو ڕۆژەوە کە پاشەکەوت دەستی پێ کردووە ئەمە لە خەزیێنە تەسجیل کراوە. هەر مۆزەفێکیش هەموو مانگێک کە لەگەڵ موچەکە ڕقەمی قەرزەکەی کە لە لای حکوومەتێتی وەریەگرێ و ئەتوانێ وەریگرێ باشە جارێکی کەش لە لیستی موچەیە ئەمە هەر دووبارە بێتەوە. جاری سێهەم لە بانقەکانیش دووسخەیەکەیە لەم قەرزە، ینی بەنسبەتی حکوومەت لە گەنجینە هەیە لە لیستی موچەیە لە بانقیشەیە، ینی ئەمەمان پێ زیاد بوو، بەڵام لەبەر جەنەزەرەکە یا حکوومەت نیەتێکی خۆدزیینەوە و تا هەڕووبی نیە لەم مەوزوعە بەلامانەوە گرنگ بوو کە ئەمە ڕازی بینە سەری. لەسەر مەوزوعی ڕێخستنەوەی بواری بانکی هەرێم حکوومەتی هەرێم و وەزارەتی مالیە دەستی پێ کردووە. ئێستا ڕەنگە ئەو بانقانی کە ڕەبت کرابن لە 15 تێپەڕی بێ کە ئێمە بە بەردەوامیش ئیشی لەسەرەکەین و قەرارە بانقی ناوەندی هەرێمی ئێرەش بگرێتەوە، بانقی ناوەندی هەرێمی سلێمانیش بگرێتەوە، هەردوو لاش بەیەکەوە ڕەبت کرێتەوە بۆ ئەوەی ڕەبتەکە سەتا هەموو کوردستان بگرێتەوە. ئێمە کەوتێتە خەتەواتی عەمەلی. لەسەر مەوزوعی کردنەوەی ڕقم حسابەکەش ڕقم حساب ڕەنگە ئێستا زۆر بەمان ڕقم حسابمان هەبێ فلت هیچ پارەشی تیان نەبێ و هیچ تاوانێکی لەسەر نییە، ینی ئەو قسەیە پێم وایە دقیق نییە کە تاوان تحقیقی جەریماکە تحقیقی جەریمە ناکە. لەو قسانی کە جەنابتان کردان باسی ئەوەتان کرد قەرزەکان وەرگیرێتەوە. حکوومەت دەستی کردو ئیقدامی کردو بۆی کە دەستکا بە قەرزەکان. ئێمە لە وەزارەتی مالیە نووسراومان کردو بۆ ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی وەزیران موافقەت و ئەمری کردووە کە ئێمە هەستین و تعلیماتێکمان پێ دەرکردووە ئەخیر بە هەر وەکو خۆتان بە 3 مانگ دەستمان پێ کردووە لە ماوەی 3 مانگ ئەگەر نیان نایەوە ئیجراعاتی تری بەدوایەوە بێ. خوشک و برایانێک بە مەوزوع هەیە من حەزەکەم بیزانن. حکوومەتی هەرێم بۆ ئەوەی وەزعی دارایی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی چاکە بە تاقی تەنیا ئیعتیمادی لەسەر ئەم یاسایە نییە. حکوومەتی هەرێم لە چوارچێوەی چاکسازیکردنە کۆکردنەوەی هەموو داهاتەکانی هەرێم و گەڕانەوەی بۆ وەزارەتی مالیە یەکەم هەنگاوی جەریئی حکوومەتی هەرێمە کە دەستی پێ کردووە بۆی جەنابتان بزانن. مەسەرەن ئیعادەی نەزەکراوە بە باجە و هینی نظامی پێ دەرچووە و دەستکراوە بە ئیشکردن لەگەڵ هەموو ئەو ئیعفاعاتانەی لەسەر زەریبە وەرگرتن هەیە. ئەو ئیعفاعاتانە نامێنێت لەگەڵیشە طریقەی تەعامل لەگەڵ گەورە باشدەران و ئەوانە بە طریقەیەکی پێشکەوتوتر و یاساییتر دەستی پێکردووە و لە ئێستاشەوە دەستمان پێکردووە. بێجگە لەوانەش لەسەر مۆزوعی قەرز بێجگە لەو تعلیماتە لەگەڵ کۆمپانیا گەورەکان کە حکوومەت قەرزی لایەن لەگەڵ ئەوانش دانیشتین ئەخیر کۆبوونەوە کە ئێمە لەگەڵ ئەو خەڵکانە کردومانە دوێنێ بووە هەر بۆ معلوماتتان. لەسەر دەواازە سنووریەکان ئێمە هەیئەتێکمان ناردووە، هەیئەتەکە هەموو دەواازەکان گەڕاوە، نقاتی ئەو تەجاوزانەی لەسەر دەواازەکان هەیە هەموویمان تەسجیل کردووە. قەرارە ئەگەر لە کۆبوونەوەکانی پەرلەمان نەجاتمان بێ دەستی پێ بکەین لە ئەنجومەنی وەزیرانەوە دەستکەین بە کۆبوونەوە بە ئیعادەی تەنزیمکردنی و ئیجراعاتیشمان دەست پێ کردووە لەسەری و بەردەوامی ژەبین لەسەری. لەسەر هەنێ شت لەسەر مۆزوعی تەقاعودی یەکێک لەو ڕەفیقانە باسی کرد کە یەکێک تەقاعود بوو زەوجەی بۆ حساب ناکرێت. ئەوە بە نیسبەتی
تقاعدی مەدەنی قانونێ ئێمە ناتوانین دەستکاری قانونەکە بکەین سەراحەتی ئێمە نییە بەڵام بۆ پێشمەرگە بۆ هەم مناڵیش و هەم خێزانیشی بۆ سەرفەکرێت لەسەر یەکێ لە بوبەراتەکانی حکوومەت کە زۆر بە وجە نەزەری مە زۆر ڕاستە لە مەوزوعی قەرزی موچە و تەعاملکردن لەگەڵیا سببێکی گرنگ و ئەساسی ئەوەیە کە ئێمە مەبدەیەن لەگەڵ عێراق لەسەر مەبدەیەک ڕێکەوتوین کە هەردوو لە هەیئەتێک دروستکەین هەیئەتێکی مشتەرک مراجعات بۆ قەرزانەیە بکات ئەم ئیشە سەرکەوتوو بێت کە زۆر وبێدەواری سەرکەوتوو بێ ڕەنگە مبەرری قانونی ئەم مادەیە هەر نەمێنێت ینی بۆ بەڵام خۆتان وەزعی عێراق زانن ئەجینا ئێمە وەکو مەبدە لەگەڵ عێراق لەسەر ئەمە ڕێکەوتوین کە هەیئەتێکی مشتەرک بۆ ئەوە دروستکەین باقی شتەکانی کە ڕەنگە باسکردنی کاکهین طریقەی لە حاڵەتی تەسجیلکردنی ئەو ئەژمێرە باقیە تعلیماتەکان طریقەی تەعاملکردنی لەگەڵیا تەحدید دەکات وابزانم جەناب بووی باسی کرد 6 مانگ دامدرێ بۆ جێبەجێکردنی ئەم قانونە پێم وایە دانانی 6 مانگ ئێمە لە وەزارەتی مالیە لە حکومەت دەم 6 مانگە دارنین هێشتا ڕەنگە بە 6 مانگی کە یا 8 مانگی کە ئینجام قانونی بچێتە نەفازەوە ئێستا ئێمە لە ئێستاوە 6 مانگ تەحدیدکەین لە شتێکی واقعیە بێ لە منطقیە بێ سوالێک لێ من کرا کاک باپیر کردی خۆشی لێرە نییە ئێمە هەر بۆ معلوماتی جنابتان لەگەڵ دوژدەی مالێ بە شەفافی قسەمان کردووە ئەگەر ئێمە موچە بەس بکەین بە 300,000 بەس بیکە بە 300,000 هەموو مانگێک لە حدودی 14 بۆ 16 ملیارمانەوێت بۆ ئەوەی جنابتان بزانن ئەگە بچێتە تا 500 بچێ ئەچێتە حدودی 50 ملیار دینار لەبەرەوە حەزەکەم لەبۆ دووە کە داهاتی ئەم قانونەتان تەقسیم کرد تۆزێ دەست سووک کرد چۆنێتی تەعامل لەگەڵ ئەژمێرە بانکەکە ئەو ڕێنمایە تەحدیدەکە خۆشتان نەزانن هەموو ڕێنماییەک یا هەموو قانونێک ئەبێ لە دایک بووی زەمینە مادی و معنەوەکەی ئەو زەرفە بێکەتیا لێ دەرەچێت ینی بۆ نمونەت نەفازیە قانون ئەگەر 8 مانگی تر دەرچوو هیچ معقول نییە ئێمە تعلیماتێ لە ئێستا دەرکەین بۆ 8 مانگی تر تا کاتەکەی نەیە تعلیماتەکە هەر چۆنێک لە ئێستا و قسەی بکەی ئەچێتە لە بابی ئیدعا و شعارات تێپەڕ ناکە ئەوە پێم وایە ئەو سوالانەی هەنێک کەسێ باسی مقاسەی کردووە وەکو چۆن وەکو شتەکاریکەوە لە تعلیماتەکانە پێم وایە لەو کاتەیە ئەگە پێویست بە بەقاسە و غێری بەقاسە هەرچی شتێ بکرێت بە پێی و تعلیماتە لە کاتی خۆیان دەرەچێت پێم وایە من شتێکی ئەو تۆ نەما بێ باسی کەم دووبارەیەکەمەوە ئەمە لە دایک بووی ئەم پرۆژەیە ئەم مادەیە لە دایک بووی ئیتیفاقی ئێمەیە ئیتیفاقێک کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەم دوژنەی ئێمە کە ئێستا لە خزمەتانەیە دروست بووە سێ کۆبوونەوەی زۆر دوور و درێژیشی لەسەر کراوە پێشم وایە لە زمانی ئەو زەماناتەری کە باس ئەکرا کە حکومەت بۆ ڕێژەی خانەنشینەکە چ ڕقەمێکە پێم وایە خۆتان لە دەمی کاک مەسرور قسەکانتان بیستۆ کە من لێر نامێ بۆتان دووبارەکەنەوە دوژدەی مالی هەمووی گوێی لێ بووە ئەوەی کە گرنگە ئێمە پێتان بڵین ئەو شایستە مالیانە بە عەدەدی مانگەکانی کە لێی بڕاوە لە ئەستۆی حکومەتە بێجگە لەم ئەژمارە باقیە لە سێ وەسیقەی تری ئەم حکومەتە تەسجیل کراوە و لە دەمی ڕئیسی حکومەت و نایبی ڕئیسی حکومەت و وەزیری داراییش هەمووتان بیستوتانە کە ئەوانە قەرزە و لە ملی حکومەتە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڵێ کاکتۆر
نقطەی نظامی بێ کاکتۆر ڕوونکردنەوە شەر نقطەی نظامی نابێت نابێت نقطەی نظامی وەرناگرم تا نقطەی نظامی نییە ڕوونکردنەوەی وەری ناگرم مادەی دوای ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 16 یەکەم بەڵێ کاگاوات زەحمە نەبێت دکتۆرە بەڵێ بەڵێ بە پێی مادەکەش ئەوە تێبیری کاک دکتۆر ومێد بوو بەڵێ ئەمە ئیلتیزامە لە ئەستۆی حکومەتی هەرێمە و بە پێی بۆچوونی ئەمە قەرزە لە لای حکومەتی مرکزی بۆ ئاگاداریتان بەڵێ سپاس بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی حکومەتیش بە لژنەی دارایی وت هەر کاتێ پارەکە هەبوو و نەماندا با خەڵک و پەرلەمان لێمان قبول بەڵێ نەکاتن بەڵێ مادەی 16 یەکەم جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە ئاسەواری دارایی و دادوەری لێ ناکەوێتەوە بۆ حاڵەتەکانی پێش کەوتنە بواری جێبەجێکردنی یاساکە لەسەر ئەو کەسانەی کە دەیانگرێتەوە دووەم ئەوانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە مافی ئەوەیان هەیە بە پێی حکومەکانی یاسایی بەرکار تانەی یاسایی بدەن بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان ئەوێ لەبارەی مادەیەوە گفتوگۆ بکە لەنجەخان کاک شێخ زاهر کاک جەلال بەڵێ بەڵێ کاک جەلال بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە تەنها تێبینەکەی من لەسەر خاڵی دووەمی مادەی شانزەیە ئەوانەی کە حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێت و مافی ئەویان هەیە بەپی حکومەکانی یاسایی بەرکار تانە یاسایی بدەن ئەو محکەمە دیاری بکرێت کە تانە یاسایەکە درێواتە ئەگەر محکەمە ئیداریە ناوی ببرێ و ئەگەر محکەمەیەکی ترە هەروەها ڕوون بکرێتەوە سوپاس بەڵێ کاک جەلال ئێوە لە لیژنەی یاسایی ئەو شتانتان بۆ نەکرد بەڵێ 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 لەنجەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر بۆ ئەوەش بۆت ڕوون بکەمەوە یەکەم من تێبینیم نووسیوە لەسەر ئەوە کە واژۆم کردووە دواترەوە کاکێ ڤیدار لە لیژنەیە ئێمە ئەو کاتە لە لیژنە ئەو قسانەی کە کردمان گوتی ئەوە بەوەکوم خۆی بە من گوترا و دەستکاری ناکرێ لەبەر ئەوە بووە دەناگەر نا محکەمە ئیداری تیا بکرێ باشترە بەڵێ بەڵێ لەنجەخان فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 16 لە بڕگەی دووەم دوو سەرنجی گچکەم هەیە یەکێکیان دیاریکردنی سەقفی زەمەنی لە بۆ ماوەی تانەلێدان لە دوای دەرچوونی بڕیار دووەمیان ئایا بۆ چەند جار مافی تانەلێدانی هەیە دیاری بکرێ طبعاً ڕەنگە لە یاسا بەرکارەکان ئەوانە هەبی بەڵام پێشنیارەکەی ئێمە لۆ ئەوەیە ئەم دوو خاڵە لە بۆ هەموو ئەو دام و دەستگا و وەزارەتانە ئەو کەسانەی کە حکومەکانی ئەو یاسایانە دەیانگرێتەوە یەک بخرێتەوە واتە سەقفی زەمەنی لە دوای بڕیارەکە ئایا 2 مانگە 6 مانگە چەندە دیاری بکرێ دووەمیشیان لەبەر ئەوەی ئەمە پێشتر لە شارەزاییم لە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان هەیە لە لێژنەی سکاڵا 2 جار دەیانتوانی سکاڵا بەڵێ پاشی سکاڵای دووەم قەتعی دەبوو بڕیارەکە حەقی سکاڵای تریان نەبوو لێرەش ئەگەر ئایا پاشیتانەی یەکەم یان دووەم دیاری بکرێ بڕیارەکە قەتعی دەبی یان نە سپاس بەڕێزان لێرە مەبەست لەوەیە کە تانە لە یاساکە نییە ئەوەی لەم بڕگەیە هاتووە تانەیە لەو قەراراتانەی بەرمەبنایەم یاسایە دەرەچن هەموو کەسێک بۆی هەیە بە گوێرەی ئەو قانونەی کە لەم وڵاتە بۆ ئەم بوارە ئیشی پێکرێ قانونی ئەنجومەنی شورایە لە هەرێمی کوردستان شێوازەکانی تەعندان لە قەراراتی ئیداری بەوازحی هەیە مدەت تەحدید کراوە حەقی تەزەڵوم هەیە لەبەرەوە دووبارەکردنەوەی ئەمانە دەلالاتی باشی نابێت لە ڕووی تەشریعیەوە بۆ مشەڕع لە هەرێمی کوردستان هەموو ئەم شتانە خۆیان بەوازحی لە ناو قانونا هەن مدەدی تەعن مدەی تەزەڵوم چەند جار بۆت هەیە بەوازحی هەیە تۆزێک ناوازحی ڕەنگە لەوە بێ ئیشارەت دەنراوە بە قانونی ئەنجومەنی شورا یان ئەڵێ ینی وا لێکە درێتەوە کە تعبیرەکە وایە کە تەعن لە یاساکە تەعن لە قانونەکە نادرێ تەعن دەدرێ لەو قەراراتانەی بەرمەبنای ئەو قانونە دەردەچن کاک شێخ زاهر بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاز دەکەم
یاسای ئاسەواری دارایی و دادوەریەکە بکرێتە سزایی. خاڵی دووەمیش کام یاسا بەپێی کام یاسا ئەگەریەکە ئەوانەی کە حکومەکانی ئەم یاسا دەیانگرێتەوە مافی ئەویان هەیە بەپێی حکومەکانی یاسای بەرکارتانە یاسای بدەن کام یاسا و لە بەردەم کام محکەمایە محکەمەی قەزائیە یان هەر محکەمەیەکی تر پێشنیاز دەکەم هەم یاساکە و هەم محکەمەی مختص دیاری بکرێت بۆ ئەوەی ڕوون بێت بۆ ئەو کەسەی کە تەزەڵومی لێکراوە لە بەردەم بەچی یاسایەک و لە بەردەم کام محکەمەتانە بدات. بێگومان لە بەردەمی قەزای ئیداریە هاوڵاتی کە قەراراتی حکوومەتی بۆ دەرەچێ بەدڵی نییە تەزەڵوم دەکا ئەگەر نەتیجەکەی بەدڵ نەبوو دەچێتە بەردەمی قەزای ئیداری. کاک بژار قسەتان هەیە؟ بەڵێ لیژنەکان قسەتان نییە؟ بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران قسەتان هەیە؟ بەڵێ. دکتۆر ئامانج بەڕێزان دکتۆر ئامانج وەڵام بداتەوە ئەگەر لەگەڵن دەست هەڵبڕن. بەڵێ سپاس فەرموو کاکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان طبعا ئەم خاڵە زۆر گرنگە بۆ ئەوەی کە هیچ کەسێک زوڵمی لێ نەکرێ ئەگەر لە نەتیجەی جێبەجێکردنی ئەم قانونە نەک قانونەکە خۆی بەڵکو ئەو هەموو قانونەی کە ئیشارەتی پێدراوە ئەمە هەمووی لە بەردەم قەزای ئیداری نییە. بۆ نمونە ئەگەر باسی خانەنشینی بکەین کە باسمان کردووە لە قانونی تەقاعودی موحد کە کاری پێکرێت لە هەرێمی کوردستان مادەی 20 ئەڵە لیژنەیەک پێگەهێنرێ ناوی لێ ئەنرێ لیژنەی وردبینی کێشەی خانەنشین بووان بە سەرۆکایەتی دادوەرێک لە پۆلی دووەم کە ئەنجومەنی دادوەری ئینتیدابی دەکا و ئەندامەتی دوو فەرمانبەری یاسایی کە یەکێکیان لە وەزارەتی داراییە و ئەویتریان لە وەزارەتی پێشمەرگەیە تحدید کراوە لێرە و قەرارەکانی ئەمان دیسانەوە قابل ئەوەی لە محکەمەی تەمیز جارێکی کە تەعن بکرێتەوە. ئەمە بەنسبەت خانەنشینان بەنسبەت لەنجەخان باسی کرد ئەوەی کە متعلقە بە ماف و امتیازاتی کە سوکاری شەیدان لە ناو قانونی ژمارە 9 ساڵی 2007 طریقەی تەعن دەستنیشان کراوە. ئەوەی کە متعلقە بە پلەی مۆزەف کە ئێستا لە وەزیفەن کە پلەکانیان دەستکاریەکرێ ئەوە منازعاتی قانونی خدمەی مەدەنیە جیهەی مختص وەکو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژەی پێدا قەضای ئیداریە پێویست بەوە ناکە ئەمە بین ئەم نصوصانە هەمووی بخینەوە ناو ئەم قانونە چونکە هەر بابەتێک لەو بابەتانە بە قانونێکی تایبەتمەند ڕێکخراوە بۆیە ئەگەر نەسەکە سیر بکەی ئەوانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە مافی ئەویان هەیە بەپی حکمی یاسای بەرکار ینی هەر حاڵەتە گەگەڕێتەوە بۆ ئەو یاسایی کە تایبەتمەندە ئەتوانن چی بکەن تانەی یاسایی بدەن کە ئێمە باسی موچە ئەەکەین باسی خانەنشینی ئەەکەین باسی دەرماڵە ئەەکەین باسی ئیمتیازاتەکانی کە ئەەکەین تهدیدمان کردووە لە تایتڵەکە بۆ هەرێکێک لەمانە قانونە مختصەکەی خۆی جیهەی تەعنی دەستنیشان کردووە حەزم کرد ئەو تەوزیح بدەم و خەڵکیش بزانێ بۆ ئەوی زوڵمی لێ نەکرێت بێنێ جهتێکەیە لەسەر ئەو لیجنەیە کە بەپێی پەیڕەوەکە دروستەکرێت کە بچێت تەعنی لێ بکا و تانە بدا لە قەراری ئەو لیژنەی کە ئەم یاسایە جێبەجێکا و زۆر سپاس یعنی کاکتۆر لەبەرەوەی هیچ قەراراتێک مەحسوون نییە ئیلا ئەگەر طروقی تەعنی خاصە بوو ئەگەر لە قانونەکەی خۆی طریقەی تەعن هەبوو دەچێ بۆ ئەوێ ئەگەر نەبوو دێتە محکەمەی ئیداری واضحة؟ بەڵێ جەناب دەزانی هیچ قەرارێکی ئیداری لە محکەمەی ئیداری تەعنی لێ ناکرێت ئەگەر طروقی تەعنی خاصی خۆی هەبوو لە قانونی تایبەتی خۆی دەستنیشان کرابوو ئەوان هەموو بە قەواعیدی عامە ڕێکخراوە پێم وانییە شوێنی ئەم قانونە بێ کە بیخێنەوە ناو ئەم قانونە و زۆر سوپاس. بێگومان دەستان خۆش بێ مادەی 17 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 17 نابێت هیچ کەسێک خانەنشین بکرێت یان هەر ئیمتیازاتێکی دیکەی دارایی لەژێر هیچ پاسا و ناونیشانێکدا پێ بدرێت ئەگەر پێشتر بە شایستەبوونی یاسایی لە تۆمارەکانی داتابیسی سیستەمی بایۆمتری پەیڕەوکراو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار نەکرابێت و بەرایی نەبێت و موچەی خانەنشینی بۆ میراتگیری یاسایی المستحق خەرج ناکرێت تاوەکو تۆمار نەکرێت لە داتابیسی سیستەمی بایۆمتری. بەڵێ سپاس هەر بەڕێزێک دەیەوێت لەبارەی ئەو مادەیە قسە بکە. نه کاکاوە کاکمەم کاک بەڵێن مامۆستا عەبدولستار سەلما خان.
بەڵێ بەڕێزانم ناوانەیە کاک سۆران کاک مەم کاک سیروان سەلما خان مامۆستا عەبدولستار کاک بەڵێن کەسی ترێ کاکاوە بەڵێ کاک بەڵێن نووسراوە جەناب نووسراوی ناوت بەڵێ کاک سۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان بە نیسبەتی ئەم مادەیە من داواکەم وەزیرە بەڕێزەکان ڕوونکردنەوەیەکمان بنێ لە دەستگای شەهید با بڵین وەزارەتی شەهیدان 14,000 لە میراتگری شەهید و ئەنفال و ئەوە لە بایۆمەتری تۆمار نەکراوە تا ئێستا بەڕێز وەزیری شەهیدان پێیوتین کە ئەمە ڕووی داوە و دوای ئەوەی بایۆمەتریش تەواو بووە نەهاتون بایۆمەتری بکەن و ئێستا موچەکەش وەرئەگرن چۆن مامەڵە لەگەڵەوە کرێت کە 14,000 لە شەهیدان لە میراتگری شەهیدان داخلی داتابەیسیش نەبووە ئایا ئەمە جێبەجێ ببێ یەکسەر ئەی بڕێ یان چۆن ئەمە حەل بکەین وتمان بۆ ئەمە ڕووی داوە بەڕێز وەزیری شەهیدان وتی دیارە موچەی تریان هەیە فەرمانبەرن یا ترساون لەوەی بێن ببڕدرێ والحاڵ نەکراوە ئێستا 14,000 واریسی شەهید هەیە زۆر سپاس سەلما خان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەلما فاتح بەڕێز سەرۆکی پەرلەمان موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستانن و موچە لە حکوومەت وەردەگرن نەک لە حکوومەتی ناوەند و لە عێراق لەبەرەوە پێویستەکە شایستە دارایەکانیان لەلایەن حکوومەتەوە پارێزراو بێ هەروەها پێدانەوەی پاشەکەوتەکەش ئەرکێکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەک حکوومەتی عێراقی لەبەرەوە مادەیە هەیە داوای لە بردنەکەم لەم مادەیە نیە بەڵام لە هیچ فەقەرێکی ترانە بۆ قسەی لەسەر بکەم سوپاس کاکمەم بەڕێز سەرۆکی پەرلەمان من یەکەم جار داوای ڕوونکردنەوە لە بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەم ئەو ڕوونکردنەوەمان بداتێ دەربارەی ئەوەی تکایە ڕوونکردنەوەمان بداتێ دەربارەی ئەوەی کە هاتووە نابێ هیچ کەسێک خانەنشین بکرێ یا ئیمتیازاتێکی دیکەی ببورن دارایی هەبێت ئایا ئەو ئیمتیازاتە داراییەی کە لە مادەی 11 بۆ کەسانی کە یەکجار سەرفەکرێت ئەوە شەگرێتەوە یان نا بۆ میراتگرەکانی کە نابێت ئەوە یەک ئەوەی لە مادەی 11 دووەمیان ئەم داڕشنەوەی ئەم مادەیە من پێشنیازەکەم بۆ ئەندامانی بەڕێزی لیژنەی یاسایی بەم شێوەیە بێن نابێ هیچ کەسێک خانەنشین بکرێت یان هەر ئیمتیازاتێکی دیکەی دارایی لەژێر هیچ پاسا و ناونیشانێکدا پێ بدرێ گەر پێشتر بە شایستەبوونی یاسایی لە تۆمارەکانی داتاپەیزی سیستەمی بایۆمەتری پەیڕەوکراو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار نەکرابێت و بەرایی نەبێت دەبێت کەسی خانەنشین کراو ناوی لە داتابەیسی سیستەمی بایۆمەتریدا تۆمار کرابێت و خانەنشینیەکەشی بۆ میراتگرە یاساییەکەشی خەرج دەکرێت واتە لە پێشە ناوەکە تۆمارکراوێ اینجا باسی خانژن نەخ بڵی خانشی نەکرێت دوای ناوی تۆمارکراوێ زۆر سپاس سپاس بۆ جەنابەت مامۆستا عەبدولستار بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیاری ئەوە دەکەم سەبارەت بە خانەنشینبوونی پلە باڵاکان بۆ ئەوەی کە دەرفەت بدەین بە خەڵکێکی کەمان پسپۆر لە بوارە جیاجیاکان ئەوانەی کە پلە باڵان و خانەنشین دەبن تەمەن لە مادەی سێم لە بەرگەی چوارەم باس کراوە کە یا خاننشینەکەیان یان ئەو وەزیفەکە بۆی دەگەڕێتەوە هەڵی بژێرێ بەڵام باسی ئەوەی نەکراوە کە ئەگەر ئەم کەسە خانەنشین بوو و کەرتی گشتی ویستی گرێبەسی لەگەڵ بکە ئایا چۆن تەعامل لەگەڵ دەکرێت ئەمە پەیوەندی بەم مادەیەوە چییە؟ وەڵای پەیوەندی ینی هیچ مادەیەک کە نەبوو کە ئەمە لە شوێنێکی ترا پێشنیاری کە جەناب ئەخدەی من نەما ئێستا کە ئەم ئەمەوێ ئیزافەی مادەیە بکەم یا شتێک یعنی هیچ ئەگەر ئیزافەی مادەیە ئەگەر قبولیکەی دەبا مناقەشەی ئەم مادەیە تەواو بێ بەسەرچەم دوای ئەوە توانی قبولکردنەکەش بەدەست من نییە یەک دوو لەسەر سێم گوت بوو دەزانی ماوەساگیان نابێت باشە بانەرن پێ پابند نەبوو بەس خەڵکی کرد پابند بێ باشە بەڵێ بەڵێ نازام وڵای کاک بەڵێن فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان
ئەڵم با تەواو بنەما بەڵێ فەرمونون. بەڕێسەرۆکی پەرلەمان دیارە ئەمە لە لیژنەی دارایی زۆر مناقەشەوە کرا ئەو تێبینی کە کاکسۆران باسی کرد وەزیری شەیدانی ئەعلانی کرد لە بەردەممە کە 14,000 لە خانەوادە و کەسوکاری شەیدان هێشتا تۆمار نەکراون لە تەسجیلی بایۆمەتریەوە پێی ئەمە بێکە لە ئەڵێ موچەی خاننشینی بۆ میلادگیری یاسایی خەرج ناکرێت تاوەکو تۆمار نەکرێت لە دادابەیسی سیستمی بایۆمەتری. یعنی ترسەکە لەوەیە ئەم مادەی ئەم قانونە بچێتە بواری جێبەجێکردن و هێشتا ئەمانە تۆمار نەکرابن یا تاوەکو تۆمارەکرێن مدەیەکی زەمەنی پێ بچێت بۆ پێ 4 مانگە 5 مانگە ترسمان لەوەیە موچەی و خانەوادی کەسوکاری شەیدان ببڕێ. یعنی داواکەم لێرە سیغەیەکدا بڕێژینەوە کە ئیستحقاقی ئەو 14,000 کەسە لە کەسوکاری شەیدان پارێزراوە بێ و زۆر سوپاس. زۆر سوپاس کاک سیروان. جناب ناو نەنووسوێ کاک کاوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لێرە باس لە سیستەمی بایۆمەتری و تۆمارکردنی لە تۆمارەکانی داتاپەیسی سیستەمی بایۆمەتری دەکات بەڵام تا ئێستاش گرفتێک هەیە بەشێک لە فەرمانبەران کە ناوی خۆشیان لە سیستەمی بایۆمەتری تۆمار کردووە موچە وەردەگرن لە هەرێمی کوردستان لە هەمان کاتیش لەسەر حکوومەتی مەرکەزی لە بەغدا موچە وەردەگرن واتە تا ئێستا دوو موچەیان هەیە. ئایا چی کراوە بۆ ئەوەی ئەم سیستەمە یەک بخرێ یاخود ئەو خەڵکانەی کەوا موچە لە بەغدا وەرەگرن و لە هەرێمیش وەرەگرن ئاشکرا بکرێت و نەهێڵدرێت و بنبڕ بکرێت. زۆر سپاس. زۆر سپاس کاک سیروان فەرموویستە. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من لەلایەن کاک سۆران عومەرەوە کرا پرسیارەکە منیش دوو پاتێکەمەوە هەر بە هەمان شێمادەی حەفدە ئەگەر ئەو خروقاتە کرا چی؟ یعنی چی ڕێکارێک هەیە؟ زۆر سپاس. سپاس. بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پرسیارێک کە ئاراستە کرا ئایا مادەی حەفدە ئەو کەسانش دەگرێتەوە کە لە مادەی 11 هاتوون بەڵێ ئەو کەسانش دەگرێتەوە لە بەرەوەی موچەی خانەنشینی وەردەگرن ئەو کەسانش دەگرێتەوە کە لە مادەی 11 هاتووە ئەوەش کە پەیوەندی بە پرسیارەکەی بەڕێز کاک سۆران عومەرەوە هەیە ئەوەیە کە سیستەمی بایۆمەتری قفڵ نەکراوە ئەوەلەن وەثانیەن سیستەمی بایۆمەتری تێرمی دووەمی هەیە و بەردەوامە وەجگە لەو 14,000 کەسەی کە خۆی تۆمار نەکردووە موچەخۆرێکی خەڵکێکی کەش هەیە کە موچەخۆرە و خۆی تۆمار نەکردو بۆ ئەو بابەتە قفڵ نەکرا و بەردەوام دەبێت. باڵێ زۆر سپاس. مادەی 18. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 18 یەکە محکەمەکانی ئەم یاسایە هەموو حالەتەکانی پێش بەکاربوونی ئەم یاسایەش دەگرێتەوە پێویستە خۆیان بگوژینە لەگەڵ ئەم یاسایە. دووەم کار بە هیچ دقێکی یاسایی یان بڕیارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکرێت. یاسای خانەنشینی خاوەن وەزیفە باڵەکانی هەرێمی کوردستان خەت عێراق ژمارە 36 ساڵی 2004 هەڵدەوەشێتەوە. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێوێ لەبارەی مادەیە گفتوگۆ بکە. ئێستا توانی بکەی. بەڵێ کاکتۆر شێرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕووی شکلیەوە مادەی 18 بڕگەی دووهەم تاوەکو ئەوێ بخایەنێت کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکرێت. دوای ئەوە بکرێت بە سێهەم یاسای خانشینی خاوەن وەزیفە باڵاکانی هەرێمی کوردستان عێراق ژمارە 36 ساڵی 2004 هەڵدەوەشێتەوە.
یعنی سێهەمی هەبێ پێم وایە شکلیان باشترە. بەڵێ دروستە بەدرێ خان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 18 بڕگەی 2 کە دەڵێ کار بە هیچ دقێکی یاسایی یان بڕیارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسادا ناکرێت. یاسای خاننشینی خاوەن وەزیفە باڵەکان هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 36 ساڵی 2004 هەڵدەوەشێتەوە. بەڵکو دەبێت ئەم یاسایانەش هەڵبوەشێتەوە بە ڕێستەرۆکی پەرلەمان، یاسای خانشی سەرۆکی هەرێم، یاسای خانەنشینی ئەنجومەنی وەزیران، یاسای خانەنشینی پەرلەمانی کوردستان. زۆر سوپاس. بەڵێ ئەوانە نابێ هەڵوەشێنەوە چونکە جگە لە ئیستحقاقی خانەنشینی شتی تریشیان تێدا، مافی تریشیان تێدا. بەڵێ دکتۆر ئیسماعیل. بله برای سەرۆکە پەرلەمانی ئەس پێشگیریە دکتۆر شێرکۆ دکەم. بەڵێ سپاس. دکتۆر زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەیانیتان باش. پرسیارەکەی من لەو مادەیە ئەوەیە کە لە خاڵی دووهەم باس لە هەڵوەشاندنەوە دەکا. بۆیە لێرە لە هەڵوەشاندنەوە و ڕێخستن لەو یاسایە بەگشتی هاتووە لە هەموو مادەکان لێرە ڕوونکردنەوەک ئاڕاستی حکوومەت دەکەم. ئایا ئەگەر لە حاڵەتێکدا دوو نمونە بینینە بەرچاوی خۆمان، یەکێکیان کەسێک لە دوای دەرچوونی ئەم یاسایە پلە وەزیفیەکەی هەڵدەوەشێتەوە، ئایا چۆن تەعامل لەگەڵ پاشکەوتەکەی دەکەین کە 4 ساڵ بەشێک لە موچەکەی پاشکەوت کراوە؟ دوو کەسێکی تر کە پلەیەکی وەزیفی پێدراوە کە مستحق نییە لە کاتی پاشکەوتکردن پاشکەوتەکەی زیاتریشە، ئایا لە هەمان کات لە پاشکەوتکردن ئەحکامەکانی ئەو یاسایە لەوێش لێ دەجێردرێتەوە یان بەردەوام دەبێت؟ زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا ستار. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێمە بەشێکیم گوت ئەوەی کە من مەبەستمە بەڵێ ئەوەی کە من مەبەستمە ئەوەیە کە یەکێک کە بە پلەی باڵا خانشین دەبێت بە تایبەتی لە سنفی یەکەم کە بە سەدا 15 و 35 ساڵ تەمەنی بێ و 15 ساڵ خزمەتی هەبێت بەو پێوەرانەکە باسمان کرد. بەڕاستیم ڕێیم وایە بۆ کەرتی گشتی ڕێگە بەوانە نەدرێکە بچن لەوێ گرێبەستان لەگەڵ بکرێ و لەو لاش خانشینی وەربگرن. ئێمە هەمانە حەزەکەم بیزانن لە حکوومەت هەرێمی کوردستان وەزیرمان هەیە ئێستا خانشین وەردەگرێت لەوێش گرێبەستی هەیە و ڕاوێژکارە. بەڕێوەبەری گشتیمان هێنزیکە 4 میلیۆنی وەردەگرێت ئێستا لەوێش بە 4 میلیۆن گرێبەستی بۆ کراوە. بەڕاستی ئێمە بۆ ئەوەی کە دەرفەت بڕەخسێن بۆ کەسێک کە بۆ نمونە دکتۆرای هەیە لە کشت و کاڵ با ئەنجومەنی وەزیرانیا با مەسەن هەر سێکتەرێکی کەی حکوومەت با بێ گرێبەست بەڕاستیەکە ئەو کەسێ بکات بۆچی ئەو خانەنشینە مەسەن لەو لای بۆ نمونە 4 میلیۆنی وەربگرێت بەڵام بچێت لەو لاش بە 4 کە گرێبەست بێ. ڕێیم وایە لەوێ یا بە بڕگەیەکی تایبەت بنووسین ئەوانەی لە پلە باڵاکەن خانەنشین بوون بۆیان نییە بە گرێبەست لە کەرتی گشتی کار بکەن لە کاتی کارکردن بە گرێبەست لە کارتی گشتی ئەوە یان گرێبەستەکەیان بۆ ناکرێت یا خانەنشینەکەی هەڵدەوەشێتەوە. بەڵێ سپاس. سپاس. بەڵێ 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 جەنابەت آخر کەسی پێویست ناکە جەنابەت آخر کەسی بە گوێرەی پەیڕە و جەنابەت پێویستە بە تەئید ئەگەر قسەکەت تەواو بەڵێ بەڵێ بەڕێزان ئەگەر لیژنە تایبەتمەندەکان بەڕێزان ماشەڵڵا زۆر نەشیتن ئەگەر لیژنە تایبەتمەندەکان بەڵێ فەرمونون ئەگەر لیژنە تایبەتمەندەکان قسەیەکتان هەیە نیتانە کاک بژار. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو لیژنەی یاسایی پێشنیار دەکەم بۆ ئەوەی راپۆرتی داهاتووی لیژنەی تایبەتمەندەکان زۆرئاڵۆز و تێکەڵاو نەبێ. پێشتریش قسەمان کرده بۆ نازانم دیارە لە تەبعەوە دەرچووە لە هەندێک بەرگە مادەکان دروست کراوە لە هەندێک ماون لە جیاتی هەموو ئەحکامەکان بکرێتە حکمەکان. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان وەزیری دارایی وەزیری هەرێم هەر بەڕێزێکتان بتانێ قسە بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەو پێشنیارەی کە بەڕێز کاک عەبدستار کردی لە بڕگەی 4 لە مادەی 3
دەتوانین لەوێ جێگای بکەینەوە بڕگەی چوارەم ئەگە لەگەڵم بن لە کاتی گەڕانەوەی فەرمانبەری خانەنشین کراو بۆ وەزیفە ئیزافە بکرێ بە هەمیشەیی یان بەگرێ بەست سەرپشک دەکرێت لە وەرگرتنی موچەی خانەنشینیەکەی یان موچەی ئەو وەزیفەیە کە پێیدا مەزراوەتەوە لە هیچ حاڵەتێکدا نابێت سوودمەند بێت لە دوو موچە. بەڵێ دروستە. نه ئیزن نییە. بەڵێ بۆ ئەو پێشنیارەی کاکتۆر شێرکۆ وەلەو شقلیە زۆر. بۆ پێشنیارەکەی بەڕێز دکتۆر شێرکۆ ئێمە لەگەڵین کە بڕگەیەک زیاد بکرێتن و بکرێتن بە بڕگەی سێم لە ڕووی شکلی و سیاغی تەشریعی ڕاستەوە. بەڵێ 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 بەڕێزان لە کاتی نووسینی راپۆرتی لیژنەکان مادەم لەسەر مەبدەعەکە هیچ کێشەیەک نییە دراسەیەوە بکرێت کە چۆن سیاغە دەکرێتەوە. مادەی دوای ئەوە فەرمونون مادەی 18 ببورن 19 ئێرە وەڵام نەگەڕێم. مادەی 19 لیژنە تایبەتمەندەکان بەڕێز سەرۆکە پەرلەمانی مادەی 19 کاک عەلی بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی مادەی 19 پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران پەیڕەو دەربکات بۆ ئاسانکاری جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە لە ماوە کە لە 6 ڕۆژ تێپەڕ نەکات لە ڕۆژی دەرچواندنی ئەم یاسایە. بەڵێ هەر بەڕێزێک قسەی هەیە لەسەر ئەم مادەیە. بەڵێ کاکتۆر زێدان بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان من وەڵامەکەی خۆم لە حکوومەت وەرنەگرت ئەوەی ڕابردوو بۆ داوا دەکەم ڕوونکردنەوەیەکم دەنێت. بەڵێ پرسیارێک وەلەو نابێ ئێمە چوینەتە سەر مادەیەکی تر دوایی لیان بپرسە دوایی پێش ئەوەی بڕۆن وەلەو زۆر هیلاکن لیان پرسە. مادەی 20 مادەی 20 بخوێننەوە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 20 پێویستە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. سواس. بەڕێزان کێ لەسەر مادەی قسەی هەیە؟ بەڵێ مادەی دوای ئەوە مادەی 21 ئەم یاسایە لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان بڵاو دەکرێتەوە و لە دوای تێپەڕبوونی 90 ڕۆژ لە ڕێکەوتی دەرچوونی پەیڕەوی هاتوو لە مادەی 19 ئەم یاسایە دەکەوێتە بواری جێبەجێکردن. سواس. بەڵێ زۆر سپاس لەسەر ئەو مادەیە. بەڵێ کاک عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا هەندێک بابەتی جدی و پرسیاری جدی هەیە لەسەر ئەم مادەیە. لە سەرەتادا ئێمە لە مادەی 19 ئەڵێین پەیڕەوێک دەربکا بۆ ئاسان ئەڵێن پەیڕەوێت دەربکا بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە لە ماوەی 6 ڕۆژ لە ڕۆژی دەرچواندنی واتە دوای دەنگدان لە 6 ڕۆژە تۆ پێڕەوەکەت دەرەکەی بۆ جێبەجێکردنی کاتە ئۆتۆماتیکی تر کە پەیڕەوەکەت دەرکرد ئیشی پێەکەی جێبەجێکرێ بۆ 90 ڕۆژ لە دوای دەرچوونی لە وەقایع بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. کە تۆ پێڕەوەکەت دەرکرد ئۆتۆماتیکی دەسەکەی بە پرۆسەی جێبەجێکردنی پێڕەوەکە کەی ئەکەوێت 6 ڕۆژە خاڵێکی کە ئەڵەی سێمان لە سێمانە پرۆسی چاکسازیەکە تەواو نەبووە دەست کراوە بە جێبەجێکردن هەنگاوی وایە مانگێکەوێ 20 ڕۆژە بێ ئەو هەموو فایلەی کەوتمان ڕەنگە ساڵێکی بێ من پێشنیازەکەم 2 مانگ جارێک یا 3 مانگ جارێک بە راپۆرتێک حکومەت یاریەمی کوردستان پەرلەمانی کوردستان لە ئاستەکانی جێبەجێبوونی یاساکە ئاگادار کاتەوە و بۆ ئەوەش پێشنیارەکەم لە دوای دەرچواندنی لە ڕۆژنامەی وەقاعی کوردستانەوە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە کە تۆ هەنگاوە ڕۆی ستێپە ڕۆی ئەم 90 ڕۆژە بۆ بوەستین. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لەگەڵ حکومەت خۆی ڕێککەوتین کە هەر 3 مانگ جارێک راپۆرتێک بۆ پەرلەمان دەنێرێت. کاک عەلی زۆر سوپاس و ئەوەی 90 ڕۆژەکەش ئەوەی کە ئێمە لە حکومەت حالی بووین
دوای پەیڕەوەکە دەچێتە وەزارەتەکان ڕێنمایی دەرەکاتن لە ماوەی 9 ڕۆژ حکومەت شەتوانێت لێرە بەڵێ با حکومەت خۆی وەڵام بداتەوە فەرمونون بەڕێزان ببورن من جواب دەمەوە بەڵێ کاکتۆر و بێن جواب دەداتەوە کێ لەگەڵە ئیجازایە بەڵێ بێگومان بەڵێ سپاس بەڵێ فەرمونون فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان برایان خوشکان طبعا لەسەر ئەم بابەتە لەگەڵ برای بەڕێزم کاکعلی تقریبا متفقین ینی ئێمە لەسەرەوەی کە حکوومەت هیچ مانعێکی نییە کە واجبی ڕقابی خۆتانیشە ئەتوانن بەبێەوەی بنووسرێتیش ئەتوانن داوای راپۆرت لەگەڵ لەسەر لە حکوومەت داوا بکەن بەڵام ئێمە وەک حکوومەت هیچ مانعێکمان نییە 3 مانگ جارێک پێمان خۆشە زووتریش بێت 2 مانگ جارێک بێ پێمان خۆشە شەریکمان بن لە جێبەجێکردنی ئەم پرۆسەیە هیچ مانعێک نییە ئەمە نقطە یەکەم ئەوەی تریش ئێمە کە ئەم مۆزوعە ینی بڵێن کە دەرەچێت لە وەقایە 6 ڕۆژمان پێویستە بۆ ئەوی پەیڕەوەکان دەرکەین شەس ڕۆژ تۆ 6 ڕۆژت پێویستە بۆ ئەوی هەموو پەیڕەوە دەرکەین یەک پەیڕەو نییە وانە بەڵێ 6 ڕۆژت پێویستە لە دوای 6 ڕۆژەکە ئێمە وەک حکوومەت مخەیەر ینی ئێوە ئەتوانن ینی بکەین ینی ئەتوانین دوای 6 ڕۆژەکە دەست بە جێبەجێکردنی بکەین ئێمەش بە پەلەین ینی ئێمەش بە پەلەین ینی ئەوە نییە بڵێ ینی هینێکمان هەبێت هیچ مشکلێکمان لەوە نییە کە لەو ڕۆژەی ببورن لەو ڕۆژەی کە پەیڕەوەکە حازر بوو طبعا کە پەیڕەوەکە کەی حازرە بێت کە تۆ پەیڕەوەکەت حازر کرد لیجانیشی لەگەڵ حازرەکەی کە ئەمانە حازر بوون ئێمە توانین بکەوینە سەر بواری جێبەجێکردن و سوپاس بەڵێ کاکتۆر ئامانج فەرمونون پەیڕەوی ئێوە کە مناقەشەتان کرد پەیڕەوێک دەرەچێت بۆ پاسەوانی پەیڕەوێک دەرەچێت بۆ دەستنیشانکردنی مەرجەکانی مدیرعام و ڕاوێژکار و وەکیل وەزیر کە تا ئێستا ئەم مەرجانە کۆ نەکراوەتەوە پەیڕەوێکی تر دەرئەچێت بۆ مەسلەی ئەوەی کە داواتان کردو لە وەزارەتەکان مراجعەی چۆنێتی سوودمەند بوون بۆ مەسلەی کە سوکاری شەهیدان کە ئەو لیستانە پاک بکرێتەوە بە پەیڕەوێک ئەو وەزارەتانتان تەکلیف کردووە کە جارێکی کە تەنزیمی مەسلەی ئیمتیازات کاچووکە یعنی من سیرم کردو ئێستا 5 پەیڕە و ئەبێ دەربچێ ئامادەکردنی ئەم پەیڕەوانەش خۆتان ئەزانن پەیڕە و تەشریعە ینی ئێمە قانونی کە باسی نظام و تعلیماتەکەین وەکو قانونی اعتیادیە پێوتێت تەشریعاتی فەرعی موادی قانونی عینەشت نصوصی عام و مجرد نووسینەوە وەکو قراری ئیداری نییە یەکجار بێ ئەو پەیڕەوانە مثلا کە تۆ بۆ حیمایە دەریەکەی ئەمە تطبیقاتی غیر متناهی هەیە وەکو قانون تعاملی لەگەڵەکرێ بۆیە تحدیدیش کراوە کە لەو مودەیە دەرچێ احتیمالە لە 30 ڕۆژە دەرچێ احتیمالە لە 25 ڕۆژە خۆشتان ئەزان ئێمە تەجروبەیەکی خراپمان هەیە لەگەڵ مەسلەی دەستنیشانکردنی مودە لە ناو قانونەکان ینی کە من ئەو مدانەی کە بە کەمی دەستنیشان کراوە ئیلتیزامی پێکرا بە لەلایەن سوڵتەی تەنفیزی بۆیە دەستنیشانکردنی ئەو مودەیە بۆیە وادانراوە بۆی کە بتوانێت ئەو پەیڕەوانە دابنرێت دواتریش ئێمە مراجعەی مەلەفی نزیکەی ملیۆنێک و 250,000 کەس ئەەکەین ئەمە ئەبێ وەزارەتەکان هەر وەزیرە خۆتەزانی مەلەفەکانی خۆی کۆ بکاتەوە لیجان دروستکە مراجعیکە بۆیە ئەوانە کە دانراوە پێم وایە ئەم مودانە هەم لەگەڵ لیژنەی مالی ئێمە زۆر مناقەشەمان کرد مودەکان پێم وایە واقعین ئەگەر سەیری ئەو مەهامە بکەی بەڵێ هەر کاتێک تەواو بوو دەست ئەکید ینی هەر کاتێک تەواو بوو دەست پێ بەڵێ کاک عەلی واسە مناقەشاتی جانبی بێن بەڵێ زۆر سوپاس هۆیەکانی دەرچواندن ببوورە کاک تۆرمێ دەدویت قسەی بکەی بەڕێز سەڵش پەرلەمان ینی ئێمە ئەو مدەیەمان بۆ احتیاط داناوە پێمان وایە لەوانەیە بتوانین زووتریش هەر کاتێک زووتر تەواو بوویمە دەست پێکەین ئێمە بە پەلەین بۆ مەوزوعە بەڵێ دەستان خۆش سوپاس هۆیەکانی دەرچواندن بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن لە پێناوی ڕێخستنەوەی بواری وەزیفەی گشتی و خانەنشینی لە سەرجەم بوارەکانی شارستانی و پێشمەرگایەتی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هەروەها تەرخانکراوەکانی چاودێری کۆمەڵایەتی و بەرپاکردنی دادپەروەری و یەکسانی لە خەرجکردنی موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتە داراییە گشتیەکان و ڕێگرتن لە سوودوەرگرتنی ناڕەوا و نایاسایی لە تەرخانکراوەکانی بودجەی گشتی و لە پێناوی زامنکردنی موچەی موچەخور و خانەنشین و سوودمەندی چاودێری کۆمەڵایەتی شایستە ئەم یاسایە دەرچوێنرا بەڵێ هەر بەڕێزێک لەبارەی ئەو
هۆکارەکانی دەرچواندن قسەی هەیە؟ بەڵێ. دکتۆر محێدین، دکتۆر کازم، کاک ئومێد، کاک یاسین، مژدەخان، کاک پێشەوە، کاک سیپان، بەڵێ. بەڕێزان، دکتۆر محێدین، دکتۆر کازم، مژدەخان، کاک سیپان، کاک ئومێد، کاک پێشەوە، کاک یاسین. کەسی تر هەیە؟ کاک ئومێد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، تایبەت بە هۆکارەکانی دەرچوون پێم وایە دێڕی کۆتایی هۆکارەکانی دەرچوون لە پێناو زامنکردنی موچەی موچەخۆر و خانەنشین و سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتی شایستە ئەو هۆکارە پێشووە. ئێستا ئێمە الحەمدولیلا پاشەکەوت نەمایە موچە دەدرێتن. ئەو نەبوونی ئەو یاسایە هۆکار نییە کە موچە نەدرێتن. لە پێشتر لە پێناو زامنکردنی ئەو پاشەکەوتەی کە هەبوو حکوومەت ڕایوا بوو بەگەڕانەوەی ئەو بڕێی کە لەو پرۆژەیە دەگەڕێتەوە دەتوانرێت زامنی موچەخۆرانی پێ بکرێتن. هۆکاری ئێستا پەیوەستە بە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆشبەختانە ئەویش کاری باش بۆ من پێم وایە ئەو دێڕە زیادە پێویست ناکە بمینێتن لە هۆکارەکانی دەرچوون چونکە ئەو هۆکارەی کاتی خۆی بوو. زۆر سپاس. بەڵێ، زۆر سپاس. دکتۆر محێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لە سەرەتای دەستەواژەکە ئیزافەیەک یان زیادەیەک دەمێ بکەم کە لە سەرەتاکەی بنووسێ بە مەبەستی کەمکردنەوەی خەرجی بەکاربردن و زیادکردنی داهات بۆ بوارەکانی گەشەپێدان و تەواوکردین لە پێناو ڕێخستنەوەی بوارەکانی تر تا کۆتایی. زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت. دکتۆر کازم. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بۆ ئەوەی ئەم هۆیەکانی دەرچواندنێک ببێتەوە لەگەڵ ئەو پێشنیازانی کە فراکسیۆنەکەمان و هەندێک لە پەرلەمانتارە بەڕێزەکانی فراکسیۆنەکانی تر کردویانە، ئێمە پێشنیاز دەکەین کە ئەوەندەی بۆ زیاد بکرێت پێش ئەوەی کە دەڵێت ئەم یاسایە دەرچوێندا، پێش ئەوە ئەمەی بۆ ئیزافە بکرێت و لە پێناو کۆتایی هێنان بە خانەنشینی پلە باڵاکان و پلە تایبەتەکان و زامنکردنی پاشەکەوتی موچەی موچەخۆران و گەڕانەوەی بۆیان ئەم یاسایە دەرچوێندا. بەڵێ، زۆر سپاس. بەڵێ، زۆر سپاس. مژدەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وتەکانی من لەلایەن دکتۆر کازمەوە باس کرا، پشتیوانی دەکەم. زۆر سپاس. کاک یاسین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وتەکانی من لەلایەن دکتۆر محێدینەوە گوترا پشتگیری دەکەم، بەڵام عیبرەت لە جێبەجێکردندایە. بەڵێ. کاک پێشەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە کاتی قسەکردن لەسەر ئامانجەکانیش هەمان شتمود، ینی هەم هۆیەکانی دەرچواندن هەم ئامانجەکانی پرۆژەکە لە یەکچوونێک لە نێوانیان هەیە، یان ئایا تێکەڵکێشەکرێت ئەوەی کە لە شوێنێکیان نەقسە هێنرێتە ئەخیر شتێکی ئاوا بکرێت، هەروەها پاڵپشتی لە قسەکانی کاگومێت خۆشناوەکەم. سپاس بۆ جەنابەت. کاک سیپان. بەڕێز سەرۆکا پەرلەمانی، گوتنێت من لای دکتۆر کازم بەهات ناگوتم پشتگیریە گوتنێت بیتکەم. زۆر سپاس. بەڕێزان، ئەندامانی پەرلەمان، ماندوو نەبن، دەستان خۆش بێ. بەیانی لیژنە هاوبەشەکان موعیدێک دانێن هەوڵ بدەن سعات 11 بێ لەگەڵ بەڕێزان سکرتێری ئەنجومەنی وەزیران لەگەڵ بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان. ڕۆژی پێنجشەممە مقەدەر نەبێ سعات 11 کۆبوونەوە دەکەین بۆ دەنگدان ئینشاءڵڵا لەسەر ئەم پرۆژە یاسایە. دکتۆرە، و ئێستا دانیشتنەکەمان هەڵگرت. زۆر سپاس.